For now, Embodied Labs only sells to services for the aging because Shah says it's important that VR is paired with a guided discussion and reflection. I am your brain. To process what the users experienced so they know how to put into action what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. دەمباش و بخێر هاتن کورد کۆنەکشن ji dengê Amerîka. Lêre li Washington heştî spêdeya roja yekşemê. Kurd Connection li ser platformên dengê Amerîka û satelayta NRT tê weşandin. Ez dexîlê şexmû digel hevkar Asu Cebbar bi xêr hatin awet kin û hîviya demên xweş ji we re dîtin. هەر بژین سڵاوتان لێبێت شاد بووینەوە بە دیداری ئێوەی ئازیز لە دیداری ئەم ڕۆژماندا زیاتر سنگ دەخەینە سەر خۆپیشاندانەکانی ئێران و هاودەنگە جیهانیەکان و پرسی ئۆکرانیا و کۆچ و چیرۆکی ناخەژێنی خانمێکی ئێزیدی ڕزگار بوو لە ستەمکاری داعش. هەر بەرنامە ئیرۆدا لە ئۆکرانیا ترس هەیە رووسیا چەکی ناوۆکی لە دیژی وانە بکاربینە لێ کۆشکاسپی دیبێژە چین نیشانن وێ نەدیارن. گروپێکی مافی مرۆڤی کە بنکەکەی لە ئۆسلۆیە ڕاگەیاندووە کچانی ئێران لە کەمپێکدا هاوار دەکەن مەرگ بۆ ستەمکاری لە گرتە ڤیدۆیەکدا کە ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو ئەمڕۆ بڵاوی کردوتەوە ڕاگەیاندووە کچانی قوتابخانەکانی شاری سەقس کە زێدی ژینە ئەمینیە هاوار دەکەن و دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە و بەڕێپێوان بە شەقامەکاندا دەڕۆن و سەرپۆشەکانیان ڕادەوەشێنن. هەروەها هاواری ناڕزایەتی کچانی شاریسنا بڵاوکراوەتەوە کە هەمان دروشن دەڵێنەوە کاتێک بەرەو قوتابخانە دەڕۆن. هاوکات لە شاریسنا ڤیدۆیەک بڵاوکراوەتەوە کە گەنجێک لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆیدا بە گولەی هێزەکانی ئێران کوژراوە. سەرەڕای سنوردارکردنی ئینتەرنێت کە بۆ ڕێگریکردن لە کۆبوونەوەکان و ڕێگریکردن لە بڵاوکردنەوەی دیمەنەکانی ستەمکاری لە ئێران بەڵام هاوڵاتیانی ئێران تاکتیکی نوێیان گرتوۆتە بەر بۆ ئەوەی پەیامەکانیان بگەێنن بە جیهان بە گوێرەی وێنە ئۆنلاینەکان کە لەلایەن ئاژانسی فرانس پرێسەوە بڵاوکراوەتەوە و پشتڕاستکراوەتەوە لافیتەیەکی گەورە لە ناوەڕاستی تاران هەڵواسراوە لەسەری نووسراوە ئێمە چیتر ناترسین شەڕ دەکەین. و دوشەمێ خۆپیشاندانین دژی حکومەتێ لێ چەندین باژارên سەرانسەری ئیرانی کەتن هەفتیا چارەم و بکێمی دوو کەس هاتن کوشتن. خۆپیشاندەران دروشمین دژی حکومەتی قیڕاندن و خانمان دەرسۆک و حیجابên سەرسەرێ خوا دانین وەک دژاتیکردنا یاسایên ئۆلیین کۆمارە ئیسلامیە ئیرانê. لە هەنێک دەڤەران بازرگانان دەریین دوکانên خوا گرتن لە گۆڕی داخوازە چالاکڤانان. دەرەنگیە دوشەمێ و ji bo demê 15 çirkeyan haker ketin nav bernameyên televîzyoneka dewleta Îranê li demê ku wêneyên rêberê olî Ayetullah Alî Xamenî li ser bûn. Hakeran wêneyekî Xamenî di nav pêtên agir dexist ser weşanên wê televîzyonê. Li ser wî dîmenî hatibû nîşandan yan nivîsandin xwî naxortên me ji devê te derjê. Dîsan dirûjmê jin jiyan azadî li pişt wêneyî hatibû nîşandan û daxwaz ji gelê Îranê dihatkirin rabin serxwe û beşdarî nerazîbûna bin. بەڵێ هەر سەبارەت بە ئێران لە زوربەی شارەکانی ئێراندا خۆپیشاندانی ناڕەزایی بەردەوامە و کچان و کوڕانی ئەو وڵاتە بە دروشمی بڕوخێ دیکتاتۆر و مرگ بۆ خامنەیی هاوار دەکەن بۆ ئازادی و گۆڕینی ڕژێم. دروشمی ژن ژیان ئازادی وێردی سەرزمانی کچانی ناڕازی ئەو وڵاتەیە. هاوکاتی سەرکوتکردن و ستەمکاریەکانی ڕژێمی ئێران لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا چەندین کەس لە شارەکانی سەقز و سنە کوژاون و سەدان کەسیش بریندار بوون و هەزاران کەسیش لە تەواوی ئێراندا دەستگیر کراون. شانزدهم سنندج ما بلوچستان تنها نمیذاریم پشتیبانشونیم.
و لە چەند باژارن وڵاتین جیهانێژی ئیرانیان و دۆستێن وان و چالاکوانین مافێ مرۆڤان پشتەوانیا خوا ji nerazîbûnên nav Îranê de nîşandan. Çend vîdyoyên xwepîşandanên wan bajaran gihane dengê Amerîka. گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن هەر لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە تا ئێستاکە زیاتر لە 150 کەس لەلایەن هێزە ئاسایشەکانی ئێرانەوە کوژراون و سەدان کەس بریندار بوون و هەزاران کەسیش لەلایەن ئەو هێزانەوە دەستگیر کراون. خۆپیشاندان لەناوە و دەرەوەی ئێران بەردەوامە. تا دێ کاردانەوە نێودەوڵەتەکانیش زیاتر دەبن لەو بارەیەوە بۆ ئەو مەبەستە هاوکارمان فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە لە واشنگتنەوە. فەرهاد دوایمین زانیاریەکان چین؟ ئاسۆ ئەم کاتتان باش ئاسۆ ئەمەوێ دوایین زانیاری لەسەر ڕێژەی کوژراوەکان لە ئێرانت بۆ باس بکەم کە بە گوێرەی دوایین زانیاری کە بەدەستمان گەیشتووە لە ناوەندی هەواڵ لێرە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا ڕێژەی کوژراوەکان گەیشتۆتە زیاتر لە 185 کەس کە زیاتر لە نیوەیان دەگەڕێنەوە بۆ خۆپێشاندانەکانی ڕۆژی هەینی هەفتەی ڕابردوو لە پارێزگای سیستان و بەلوچستان لەوێ کە لە دوای نوێژی هێنی خۆپێشاندەران درانە بەر دەستڕێژی گولە لەو شارە و بە گوێرەی دوایین زانیاریەکان زیاتر لە 90 کەس لەو تەنیا لە پارێزگای سیستان و بەلوچستان کوژراون لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە. دوێنێ هەروە کە ئاماژتان پێکرد لە هەواڵەکاندا ئاسۆ خۆپێشاندانەکان بەردەوام بوون هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران دەستیان نەپاراست لە سەرکوتکردنی خۆپێشاندەران لە چەندین پارێزگا و بەدەیان شاری ئێران. ئەتوانم لەوانە ئاماژە بەو لەو پارێزگایانە کە خۆپێشاندانەکان بەڕێوە چوە ئەتوانم ئاماژە بە ئازەربایجانی ڕۆژاوا، تاران، کرمان، خوراسان، کوردستان، پارێزگای کوردستان، پارێزگای ئەلبورز، مەرکەزی، کرماشان و ئسفەهان بکەم کە خۆپێشاندانی بەربەڵاو بەڕێوە چووە. ئاسۆ لە زۆربەی شارەکانە لە تارانی پایتەخت خۆپێشاندانەکان زۆر بەربڵاو بوون بەوەی شەوە کە بازاری گەورەی تاران لەلایەن بازاریانی ئەو شارەوە داخرا مانگرتنی گشتی هەبوو دوێنێ لە بازاری تاراندا. ئەمەش ئاراستەی خۆپێشاندانەکان لە ئێرانە ئەگۆڕێت بەهۆی ئەو بارودۆخە ئابوووریە قێراناویەی کە کۆماری ئیسلامی ئێرانی تایە ئەوەی کە بازارەکانیش دابخرێن بە تایبەتی بازاری گەورەی تاران بازاری کۆن. ئەمە کاریگەری زۆری ئەبێت لە سەرداهاتووی ئەم خۆپێشاندانانە. لە هەرێمە کوردیەکانیش هێزانیەکان دەستیان نەپاراست لە سەرکوتکردنی خۆپێشاندەران. دیمەنی زۆر دڵتەزێنمان بەدەست گەیشتووە ئاسۆ بە تایبەتی لە شاری سنە و سەقز کە چۆن هێزانیەکان دەست ناپارێزن و بە تەقەی ڕاستەوخۆ خۆپێشاندەرەکان دەکوژن. تەنیا بە گوێرەی دوایین زانیاریەکان تەنیا دوێنێ لە شاری سنە کە ئاکاتە ناوەندی پارێزگای کوردستان لە هەرێمە کوردیەکان لە ئێران 4 کەس بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان کوژراوە ناوەکانیان لە بەردەستە. ئەتوانم ئاماژە بە شارە جیاجیەکان بکەم لە هەرێمە کوردیەکانە لەوانە جوانڕۆ، ڕوانسەر، کرماشان، پاوە، کامێران، سنە، بۆکان، دێواندەرە، سەقز، بانە، مەهاباد، بۆکان، ئەمانە پیرانشار، سەردەشت زۆربەی ئەو شارانە بوون کە خۆپێشاندانی بەربەڵاویان تیادا بەڕێچووە. هەروواکە ئاماژتان پێکرد یەکێک لە هەواڵە گرنگەکان دوێنێ شەو کە لە ئێران هاتە دەرەوە ئەوە بوو کە گروپی عەدالەتی عەلی، گروپێک ناسراو بە عەدالەتی عەلی هەستان بە هەکردنی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی ئێران کە بە سەدا و سیمای کۆماری ئیسلامی ئێران ناسراوە و دیمەنیان هەروواکە لە هەواڵەکانە بینیمان دیمەنەکانی بەرنامەی ڕاستەوخۆی کاناڵی خەبەری ئێرانیان ڕاگرت و بۆ 15 چرکە بەرنامەکانیان تێکدا و دروشمەکانی خۆیان لەوێ بڵاو کردەوە. هەروەها ئەتوانم ئاماژە بە ئەو بارودۆخەی بکەم کە لە ئێستا لە هەرێمە کوردیەکاندایە بە گوێرەی نت بلاکس ئەو ڕێکخراوی کە چاودێری بڕانی ئینترنێتەکە لە سنە دوێنێ بە تەواوەتی ئینترنێت داخراوە، سنووردار کراوە و خەڵک ناتوانن بە هیچ شێوازێک ئەو دیمەن و ڤیددیوانە کە هەن بیگوازنەوە بۆ دەرەوە. ئاسۆ بەڵێ
بەڵێ زۆر سپاس بۆ کاتت هەر بژین. سپاس بۆ ئێوەش. چاودێرین ئیرانی چا بەری خۆدەن پێشهاتی نو و کۆمەڵێن مافی مرۆڤان چ دەبێژن سەبارەت بەردەوامیە خۆپیشاندانین ئیرانیان بە مەڕا هەفسەرۆکی کۆمەڵەیە مافی مرۆڤن کوردستانی مەحموود هۆژەبەری. کاکە مەحموود زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت لەسەر پێشهاتەکانی نوێ و بارودۆخی ئەمڕۆ چیت هەیە چی زانیاریت هەیە پێمان بڵێ. بەرنامەکەتان ئەلبەتە نێوی من محەممەد هۆژەبریە بەحاڵ لەسەر تازەترین ڕووداوەکان کە لە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامەوەیە کە دووبارە لە هەنێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مانگرتن هاتووەتە ئێراوە لە بانە لە سنە لە مەریوان کە بەرحاڵ ئەمە دیمەن گەیشتوتە دەستمان ئەمڕۆ لە بۆکان لە سەقز لە دیواندەرەوە لە زۆرێک لە شارەکانی پارێزگای کرماشان ئەمڕۆ مانگرتن هاتووەتە ئێراوە و خەڵک بە مانگرتن دووبارە ناڕزایەتی خۆیان نیشان داوە بەڵام هەر هێزە سەرکوتکارەکانی کۆماری ئیسلامی لە ناو شەقامەکاندا دەسوڕێنەوە ئەگەری هێرشی دووبارەی هێزەکان بۆ سەر خەڵکانی ناڕازی هەیە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەم یعنی بڵێن لە چوار پێنج داهات پێشووە تا ئێستا ناڕزایەتیەکان چوو ئاستێکی کەوە و خوێندکاران و خوێندنگاکان بوون بە سەنگەری خۆپیشاندانی خەڵکەکان و ناڕزایەتی دەربڕینی خەڵکانی کوردستان بۆ مامۆستایانیشی لە سێ ڕۆژلەوە پێشەوە پێ زیاد بوو یعنی خوێندکاران و مامۆستایان پێگرا هاتنە سەر شەقام و داوای ئازادییان کرد و بەرحەڵ خۆپیشاندانەکە لە ئاستی جەماوەری خەڵکۆ خۆی گوێزاوە بۆ کۆمەلگای خەڵکی. کاک محەممەد ڤیددیوەکمان پێگەشت بوو کە دیارەکە لە ڤیددیوەکەدا گەنجێک لە ناوسیارەی خۆیدا دانیشتەوە تەقە کراوە لە سەری دەوتری کە لە کاتی ئەمە هۆرینی بەکارهێناوە لە ناوجەددا هێزەکانی ئێرانیان ئەوانی سەر بە ئێران هاتوون و تەقەیانی کردووە ناج تا چەندی ئەو ڤیددیوە دەتوانی پشتڕاستی کردەوە کە ئەو ڤیددیوە ڕاستەیان نا. بەڵێ سەبارەت بە ڤیددیۆ ئێمە پەیوەندی ڕاستەوە خۆمان بە شاریستنەوە گرت بەداخەوە کەسەکە کەسێکی ناسرااو بوو لە ڕاستیا بەو شێوە بوو کە وتراوە یانێ ناوەندە خەبەریەکان ناوەنداوان لێرەکان ناوەندە مافی مرۆڤیەکان ڕاستەوخۆ شتیان گواستوێتەوە لە شەقامێک بەناو شەقامی 6 بەهمەنی سنا کە کۆماری ئیسلامی ناوینەوە شەقامی پاسداران هەنێک لەو بەرحاڵ ڕێبوارانەی کە بۆ شەقامە بە ئۆتۆمیلەکانیانە تێپەڕن بە نیشانەی هاوڕێتی یا بە نیشانەی ئەوەی کە لە پشتی ئەو خەڵکە خۆپیشاندەران هۆڕنیان لێدا بوو ئەو گەنجش تەنیا لەبەر ئەوە یەک هۆڕنی لێدا بوو چەکدارێکی کۆماری ئیسلامی بەداخەوە یانێ چەکدارێک بۆ مرۆڤ کوشتن لەویا دانیشت بوو هەڵ ئەگەڕێتەوە ڕاستەوخۆ فیشێکێک بەسەریەوە دەنێت و بەداخەوە ئەو گەنجە گیانی بەختەکات لەوە یعنی ئەمن ئەو پشتڕاستی بە نزیکترین کەسانێکە لەو بنەماڵە نزیکن ئەمە هەواڵمان پێگەشتەوە بۆ بەداخەوە شتە ڕاستە تەنیا لەبەر هۆڕینێک ئەو گەنجەکانی بەخت. کاک محەممەد کۆمەڵەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکان چۆن دەتوانن یارمەتی دەرب بۆ ئەوەی خۆپیشاندنەکانی ئێستا و ئەو تەفگری ئێستا لە ئێران هەیە بە ئامانجی بگاتن. زۆر باشە پرسیارێکی زۆر بەجێ و بە نرخە جواب وڵامدانەوەی ئەم پرسیارە لە ڕاستیە یەک شت هەیە کە کۆمەڵانی مافی مرۆڤیا ڕێکخراوە مافی مرۆڤیەکان ئەتوانن بە سەبارەت بە خۆپیشاندانەکان بیکەن ئەویش ئەوەیە کە دروستە ئێستا ئێمە پەیوەندیمان بەناوخۆ زۆر ئێستا بە بەهۆی پشتڕانی ئینتەرنێتەوە بەڵام بەرحەڵ بە هەر شێوەیەک بێت ئێستا بڕێک امتیاز هەر ئەدرێت لەلایەنی ئەو بەڕێوەبەرانی سوسیال میدیاکان و بۆ نمونە مانگی پێشوو قرار بوو باسی سکایپ بوو کە ئێمە پەیوەندیمان بێ بەڵام یەک دوو جار بوو سکایپیشدا بڕا بەڵام ئەتوانین وەکو ڕێکخراوە مافی مرۆڤیەکان هەم داوای لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی وڵات بۆ ناوەندە نێودەوڵەتیەکان بکەن کە پشتیوانیەکی بۆ شێوەمان بکەن کە ئێمە بتوانین یعنی ئینتەرنێت بە جۆرێک بگەێنینە کوردستان بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و لە دەرەوەیش بۆ خۆمان ئێمە ئەتوانین بە مستەنەدکردن بە بەڵگەمەندکردنی ئەو ڕووداوانەی وەکو دوێنێکە بەداخەوە ڕوئەدات هەناردەکردنیان بۆ ناوەندە نێونەتەوەیەکان و ناوەندە جیهانیەکان و تەنانەت وڵاتانش کە ڕێکخراوەکانیان تایە ڕێجستری کراون بە ناردنیان بۆ ئەوە گوشاری زۆرتر لەسەر کۆماری ئیسلامی دابنین هەر بۆ سەبارەت بۆ باسەوە من ئەمە پێتان بگەێنم کە مانگی پێشوو زۆرێک لە ڕووداوەکان کە یعنی لە مانگی پێشوو زاین یڵێم
زۆرێک لەو ڕووداوانەیە کە ڕوویدا بوو لە ڕۆژهڵاتی کوردستان بەڵگەمەندمان کردو نردومانە بۆ وەزارەتی دەرەوەی ئاڵمان کە ڕێکخراوەکەمان یەکێک لە وڵاتانەی کە ڕەجستریەتیە ئاڵمانە و ئێستا وەزارەتی دەرەوەی ئاڵمان هەر دوێنێ نەک تەنیا بۆ بەڵگانێکە ئێمە نردومانە تەمان لەوانەیە ناوەندگە لە تریش باشیان هێ نابێ بۆ ئەوەی کە هەنێ لە کەسایەتیەکان و ئەو کەسانی کە ڕاستەوخۆ دەستیان بووە لە خۆپیشاندانەکانە لەلایەنی ڕژیمی ئەڵمانەوە تەحریم بکرێت. کاک محەممەد تۆ پێت وایە دوای ئەو هەموو فشارە وەکو بڵێ حکوومەتی ئێران یان ڕێبەرانی ئێران هەندێک گۆڕانکاری بکەن ئامادە بن هەندێک گۆڕانکاری بکەن یان نا؟ ڕاستیە ئەزمون وای نیشانداوە کە کۆمەڵی ئیسلامی ئامادەی گۆڕانکاری بەرامبەر بەگەلەکەی نییە یعنی ئەو سیاسەتی کۆمەڵی ئیسلامی سیاسی ڕێگەی ڕێفۆرمێکی نەهێشتوێتەوە 43 ساڵە بەرحەڵ بەردەوام فشار هەیە لەسەر کۆمەڵی ئیسلامی ئەوە نەبێت کە ئێستایە و چون خۆپیشاندانەکە نوێنە ئێمە چەندین خۆناغی و خۆپیشاندانەمان بووە لە ساڵی هێشتاهشتی هەتاویان لە 90 پێشتر لەوانە یعنی بە 3-4 ساڵ جارێک ئێمە و خۆپیشاندانەمان دیوە بۆ ئاستە لە ئێرانە وە کوژان بووە بریندار بووە دەست بەسەرکردن بووە بێسەر و شوێنکردن بووە کە ئێستاش هەنێک لەو کەسانە بێسەر و شوێن و دیانی بەڵام بەڕێوەبەرانی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی و سیستمی سیاسی ئیسلامی ڕێفۆرم هەڵ ناگرێت یعنی بە خۆداچوونەوە بەڕای ئێمە بەپێی ئەزمون و بەپێی ئەو بەڵگانێکە لامانە لەو سیستمەیە ڕێفۆرم بوونی نییە و خۆ ناتوانێت خۆی جێخۆ بکاتەوە لەو سیستمەیە. کاک محەممەد هۆشبەری هەفسەرۆکێ کۆمەڵەیە مافی مرۆڤن کوردستانی بە کورتکۆ نەکشەر ڕابوو زۆر سپاس. سپاس خۆیەوەش کاتێکی لەگەڵ زیاتربوونی ناڕەزایەتەکانی ئێران و خراپتربوونی دۆخەکە پشگیریەکانیش بۆ سەرهەڵدانەکانی ئێران زیاتر دەبن. مەرگی ژینە هێندە تراژیدی بوو ڕۆژ بە ڕۆژ هاواری ژن ژیان ئازادی بڵندتر دەبێت. هاوسۆزیەکان ڕوو لە زیادبوونە. لەگەڵ زیاتربوونی ناڕەزایەتیەکانی ئێران و خراپتربوونی دۆخەکە پشگیریەکانیش بۆ سەرهەڵدانەکانی ئێران زیاتر دەبن. مەرگی ژینە هێندە تراژیدی بوو ڕۆژ بە ڕۆژ هاواری ژن ژیان ئازادی بڵندتر دەکات و هاوسۆزیەکان ڕوو لە زیادبوون دەکەن. لە شاری سلێمانیش لەلایەک بۆ پشگیری لە داخوازیەکانی خەڵکی ئێران و لەلایەکی تریش بۆ شەرمەزارکردنی مەرگی ژینە چالاکیەکان بە شێوەی جیاواز بەردەوامن. لەو چوارچێوەیەدا چەند ژنێکی گەنج لە نمایشێکی شانۆییدا لە سەکۆی ئازادی لە شاری سلێمانی تراژیدیایی مەرگی ژینا و ئازار و سەرکوتکاریەکانی ئێران بۆ سەرژنان پیشان دەدەن و بە دروشمی ژن ژیان ئازادی پاڵپشتیان دووپات دەکەنەوە. ئەم شانۆیە بۆ پشتگیریکردن لە ژنانی ڕۆژهەڵات ئەکەین کە ئەو حکومە زۆر توندڕەوەیان بەسەر ئەسەپێنرێت. ئێمە نەک تەنها بە شانۆیەک لەوانەیە بە تەنیا دەنگێک یا دروشمێکی ژن ژیان ئازادی پشتگیری خۆمان بۆ ئەوان دەرببڕین. خۆمان وەکو خۆشکی ژینا وەکو هاودەنگی ژنان هاودەنگی خەڵک نیشان بدەین کە ئێمەش هەین. ژینا ئەوڵ ژن نیە و ئاخر ژنیش نابێت بەڵام ئیشەڵڵا بە ئاواتی سەرکەوتوی هەموو لایەنک. نەسرین خاتوونێکی شاعیری ئێرانە بە چاوی پڕ لە گریانەوە دەڵێت نمایشەکە تەواو تەعبیرە لە ئازارەکانی ژنان و خەڵکی ئێران و هاواری ئێرانیەکان هاواری ئازادیە لە دژی سەرکوتکاریەکان بۆ سەرگەلانی ئێران. ئەم شانۆ هەستەدای بە من هەموو شتێکەوە بیرهێنامەوە. من لەو جیلم کە ئەعدام کران کۆمەڵە لە هاوڕێکانم دراوسەکانم خزم بەس ئازارەکان بیرکەوتەوە ئازارەکانی ڕۆژ هەڵهات کە چیان بەسەراتەوە خەڵکە کە چیان بینی برا چوزانم مرد هەمووی ئەعدام کران ئەمەکە ئەم خەڵکە ئیسا هاوارەکە هاواری و لەچکە نییە هاواری ئەوەیە کە چەند ساڵە بووە بە بغز و لە گەڕۆیان نەماوەتەوە کە ئیسە دەریە بڕن. سەرپەرشتیاران نمایشەکەیان وەک پشتگیریەکی بچووک و ئەرکێکی ئینسانی سەرشانی خۆیان دەبینن. مەرگی ژینا بوو بۆ بورکان و بمەلەرزەیەکە هەموو ئێران و دنیای پێشڵەقی لە خۆم پرسی ئەی بۆیش بۆ ئەم ناکەی
و هەنێ برادر کۆمەکیان کرد بە پێویستیەکانی و هەفتەی ڕۆژەی لە خواردن و لە هاتوچوو سواسیانەکەم هیوادارم بە هەمومان توانی بێتمان پامێکی پاڵپشتی بۆ ئەو ڕاپەڕینە بۆ خوێنی ژینە درستمان کردێت. ئەم چالاکیانەی شاری سلێمانی لە کاتێکدایە شەڕ و خۆپیشاندانەکانی ئێران ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە و هاوشان پشگیریەکانیش بۆ گەلانی ئێران و ژنانی ئەو وڵاتە لە سەرانسەری جیهاندا زیاتر دەبن. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی. هاوکاتی خۆپیشاندانە ناڕزایەکانی ئێران و بەرەنگاربوونەوەی تونند و تیژانەی هێزە ئاسایشی و پۆلیسیەکانی ئێران لە واشنگتن دیسیش وەک زۆرێک لە وڵاتانی دنیا هەفتانە خۆپیشاندان و ڕێپێوان ساز دەکەن. مەریەم ئەفشار ئەو خاتونە گەنجەی تاراوگا وەک زۆرێک لە گەنجانی دیکەی ئێران هەفتانە سەرقاڵی ئامادەکردنی و سازکردنن بۆ خۆپیشاندانی ناڕزایی لە ئەمریکا. یەحیا بەرزنجی لەبارەی ئەو خاتونەوە ئەم چیرۆکەی بۆ ئامادەکردوون. لە واشنگتنەوە هەر ڕۆژانی هەفتەی لێ تەواو دەبێت لە خەمی بەردەوامی خۆپیشاندانەکاندایە. ڕۆژانی پشووی داناوە بۆ پاڵپشتیکردنی خۆپیشاندانەکانی نێوخۆی ئێران. من لە ڕۆژانی هەفتەدا دەچم بۆ خوێندن هاوتەمەنی من لە ئێران بۆچی ناتوانن خۆش بژین. سەڕای ئەوەش ئەوان شەڕی ئازادی خۆیان دەکەن. من لەم وڵاتەدا مافی خۆپیشاندان و ئازادیم هەیە. دەتوانم سەرنجی دنیا بهێنمە بەرچاو کە ئەوان ناتوانن دڵیان بگەێنن بەهۆی بڕینی ئینتەرنێتەوە. لە وڵاتەدا پێویستە شەڕ بۆ مافی هاوڵاتیەکانمان بکەین. خۆی و کۆمەڵێ هاوڕێی سەربەخۆ لەگەڵ خۆپیشاندانەکاندا لە دەوری ئامانجێک کۆبوونەتەوە. ئیدی ئەم کیژۆڵەیە بە هوتافەکانی جۆش و خۆشێکی دیداوەتە جوڵانەوەکە. ئەو گەنجانە شەقامێکی ناوەندی واشنگتنیان کردووەتە شوێنی جێگیری خۆپیشاندان لە دژی ڕژێمی ئێرانی. پاشێوەی هەر ئازادی خوازێکی دیکە لە شوێن و جوگرافیای جیاواز کە گۆڕەپانێ دەکەنە شوێنی خەونەکانیان. ئەم کیژۆڵەیە و ئەوانەش خۆپیشاندانەکە بەڕێوە دەبن بەنیازی بەردەوامی. بەردەوام لە وتارەکانیشان وادەی هەفتەی ئایندەی خۆپیشاندان دادەنێن. لەو باوەڕێدام کە ئێرانەکان لە بەردەم شەڕەکەدان. ئەو هەموو خۆپیشاندان و شەڕکردنە لە دژی ڕژێمی ئێرانە. ئەمریکا وڵاتێکی زلهێزە لە جیهاندا لێی دەڕوانن گرنگە ئەو خۆپیشاندانەی ئێرش لە خوار ئەم شەقامەوەی کۆشکی سپیەوە ئەوان بڕیار دەرن دەمان بینن و دەمان بیستن. بەردەوام خۆپیشاندانەکان زۆر گرنگە. کوشتنی کچە کوردە سەقزیەکە ژینا ئەمینی ئەو هەموو سۆزەی هێناوەتە کایەوە. لە دوای ئەویش شەقامەکانی شارە ئێرانیەکان هەر ڕۆژە بە خوێنی گەنجێک سوودە. بەڵام ئەو سەرکوولکردنەی ئێران دەستی داوەتێ کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنێت داخۆف شاری ڕەوەندی ئێرانی کاریگەریان بۆ سەر بڕیار بەدەستانی وڵاتەکانیان دەبێت. ئێمە بە تەنهانین. هەستیش بەوە ناکەم دەست لە ناو دەست و شان بەشانی یەکتریەوە بۆ پشگیری ئێران و ژنان بەگشتی. ئێمە هەمومان ژینا مەستا ئەمینین. پێکەوە دەمێنینەوە تاوەکو ئێران ئازاد دەبێت. وەک چۆن ژینا و قوربانیەکانی نێوخۆی ئێران تەنهانین لە واشنگتنیش هەزارەهای وەک مەریەم ڕۆژانە لە دەرگای مرۆڤایەتی دەگەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. کچێکی ئێزیدی لەگەڵ خێزانەکەی لە کاتی هێرشی داعش بۆ سەر شنگال لە ساڵی 2014دا ڕفێنراوە. لەو کاتەدا جانەیە تەمەنی 7 ساڵ بووە کە ڕفێنراوە و لە دایکی جا دەکەنەوە و دەیبەن بۆ شاری ڕقا. دوایمین مۆڵگەی ئەو کاتی داعش لەگەڵ خێزانێکی داعشی سعودیدا بە زۆر و زۆرداری ژیاوە و بۆ ماوەی 6 جار فرۆشراوە. هاوکات 9 ساڵ بێسەر و شوێن بووە. لەم مانگەدا لەلایەن نێشینەکانی پاراستنی ژنانەوە یەپەژە لە کەمپی ئەلهول ڕزگار کرا. جانەیە کەچێکە ئەزیدیە لەگەڵ ماڵباتە خۆ دەما عێریشە داعشی دە لەسەر شنگالی 2014 هاتبوو ڕەواندن.
جانێ وێ دەمێ حەف ساڵی بوو لە ڕقایێ دەستێ وێ و دیاوێژی هەف هاتە برین دەماگۆ لەگەل مالباتەکە داعشی سعودی بوون دیاوێ و خوشکاوێ دە 2015 de hatibûn rizgarkirin lê te agahî serkeça zarok Canê û birayê Cemal tune bû bi şerê Baxozê re Canê û Cemal li gel malbatên Daişî hatin veguhestin kampa Holê wan bi hev nizanî û bêrgî hev nehatin Cemal di 2019 de ji kampa Holê hat rizgarkirin û Canê windama راسي تقريبا سالك أجي قرتي وجبري خلاص جانش مقود كرن الراقاش مقود كرن زلامي سعودي جمال وجاني هردوش مقود كرن براي شوي ماسترجي أوجيش مقود كرن بس 2019 جمال زفري بس جاني درۆژێکê de ya meha derbasbûyî de YPJ agahiyên dor Canê girt û li gel malbateke Sûrî bû li kampa Holê girtî bû. Wê malbatê tenê ji bo qezençkirina peran birêka bikaranîna wê di firotinê de bi navê zawacê de 6 caran cana zarok hate firotin. YPJ tu operasyonekê de wê rizgar kir. Dema biriya telîfonê bi diya xwe re axivî nav û rûwê diya wê hate bîra cana zarok û nasnama xwe ya resen nas kir. خودت چاقوی برادری تلفنامو کری و کامیری پیوی گوته تی افکیا و افداقا من ناوی چیا گودو ناوی نعیمه و راستی گلگ آجی کیف خوش بوم و سرده زدگیری همی و زکوی خوش بوم گلگ اب زحمت بو خودی دارو که دایکی خود بی گلگ اب زحمت دنیا همو زانی نهانه که فازارا زارو که وکوی جدایکی خود کریا وهناك دايكي دوان رزقار بوينا زاروك الكامبيدا مانا هناك زاروك الكامبيدا نا داكي دوان خلاص بوينا پسیکولوژیا Canê pir xerab e û pêdiviya wê bi dektor û pîsporên dirûnî heye. Li gor me wê dît tevî erêkirina diya wê me wergirt got pêş kamerê biaxive. Lê rewşa wê neaxiftinê ye. Hîn çarenûsa 6 kesan ji malbata Canê di nav wan de bavê wê nediyar e. Li gorî serjûmarên fermî heya meha heftan ya vê salê 1863 kesan ji kesên windayên êzîdiyan nediyar e. Her wiha heya dema Bûrî de 3554 hatin rizgarkirin ji destê Daişê. Ji nav vê hejmarê 1051 keçin zarokin. Li gorî amarên fermiyê mala êzîdiyan li herêma Cezîrê ji 2019 de ji dema şerê Baxozê de heya dema amedekirina vê raporê 412 jin û zarokên êzîdî ji kampa Holê hatine rizgarkirin. Pêşbîna got bi sedan jin û zarokên êzîdî yên gohîn çarenûsa wan nediyar e di nava kampa Holê de ne. Canê wekû wê bi sedan ji zarokên êzîdî ji hemêzadê û bavê xwe hatin revandin ser destê rêxistina terorîst Daişê. Ev 9 salin ser trajediya genosaydê derbas dibe. Lê hîn qurbanî winda hene. Zana Umer dengê Amerîka. Hesekê. برێڤەبەریا سەرۆک بایدن هزرا بژاران دەکە پشتی و ڕێخستیا ئۆپک بڕیار دایک و لە وەرزێ داهاتی دەرخستنا نەفتی کێم بکە و ئەمریکاوێ ڕاستی ئالوزیان بکە. بەڵێ دەخیل هەروەها لە ماوەی بەرنامەکانی ئەمڕۆدا راپۆرتێکی دیکەمان دەبێت لەسەر گیان لە دەستدانی کۆچبەران لە کەناراوەکانی یۆنان و ڕزگارکردنی چەند کۆچبەرێک پاش ئەو ناوبڕە دێنە وڵاتان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لایەنە سیاسیە کوردەکانی ئێران و تورکیا نیگەرانن لە پلانە هاوبەشەکانی هەردوو وڵات و ترسی ئەویان هەیە ئەو دوو وڵاتە پێکەوە هەنگاوی خراپتر هەڵبێنن لە دژی هێزە کوردیەکان بە تایبەت لە ناوچە سنووریەکان و ناو شارەکانی هەرێمی کوردستان. بۆ تاوتوێکردنی ئەو پرسە پەیامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. دڵشاد ئەو نیگەرانیانەی هەرێمی کوردستان چییە بە تایبەتی و پارتە کوردیەکانیش نیگەرانیان چییە لە هەڕەشەکانی ئێران؟
ئاسۆ دیارە کۆماری ئیسلامی ئێران بەهۆی ئەو خۆپیشاندان و ناڕزایەتیانەی کە ناوخۆی وڵاتەکەی گرتوتەوە کە پێی وایە بەشێک لەو ئاڵۆزیانەی کە لە ناوچە کوردستانیەکانی ئێران هەن دەستی پارتە کوردیەکانی ڕۆژەڵاتی تێدایە کە ئێستا بنکە و بارەکەیان لە هەرێمی کوردستانەیە. بۆیە ئێرانیەکان بەڕوونی پەیامیان گەیاندۆتە بەرپرسانی هەرێمی کوردستان و داوایان لێکردوون کە دوو داواکاری جیان لێکردوون. داواکاریەکیان داوایان لێکردوون کە پارتە کوردیەکان لە ناوچە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و کوردستانی ئێران دوور بخەنەوە و داواکاری دووەمیش داوایان لێکردوون کە بنکە و بارەگاکانی پارتە کوردیەکان ئەوانە چی لە کۆیە چی لە زڕگوێزی دەوروبەری سلێمانی و لە ناوچەکانی تریش دابخرێن و بە شێوەیەک لە شێوەکان خواستەکەیان بەو مانایەیە کە هێزە کوردیەکان لە چەک داماڵن. ئەمە وای کردووە کە کۆماری ئیسلامی ئێران فشارێکی زۆری خستۆتە سەر هەرێمی کوردستان و لە ڕێگەی عێراقەوە پەیامی بۆ هەرێمی کوردستان ناردووە و پەیامەکانیش جۆرێک لە هەڕەشەی تێدایە و لەلایەکی تریشەوە ئەوان باس لەوە کەن کە چیتر ئەوەی کە لە هەرێمی کوردستان و لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانە گوزەری ئەوان تەحملی ناکەن و تەقبولی ناکەن. بۆیە شەوی ڕابردوو سوپای پاسداران بە ئاشکرا هەڕەشەی ئەوەی کرد کە بێدەنگ نابن لەو جوڵانی پارتە کوردیەکان کە لە هەرێمی کوردستانەوە بە ئاراستەی ناوخۆی ئێران هەن. بۆیە ئەمە جۆرێک لە مەترسی دروست کردووە تەنانەت لای بەرپرسانی هەرێمی کوردستانیش بەوەی ئێران جوڵی بۆ ناوخاکی هەرێمی کوردستانە بێت. بەڵێ بەڵێ دڵشاد هەڵبەت هەر ئێستا هەواڵێکمان پێگەشتۆ بازەوە کە سوپای پاسداران هەڕەشەی هێرشی زەمینی ئەکات بۆ سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان. ئایا ئەم هەڕەشەیەکی ڕژدا ئایا کاردانەوەی عێراق چۆنە بێ؟ ئاسۆ بە پێ و زانیاریانەی کە دەستێمە کەوتووە دیارە ئەم پلانێکی تازە نییە. پێرێ لە دەنگی ئەمریکا بڵاومان کردوێتەوە لە سەر وێبسایتی دەنگی ئەمریکا ئەو پلانە مەوجودە کە بە ڕوونی باس کراوە لە راپۆرتێکی ئەمەدا لە دەنگی ئەمریکا. پلانەکە بۆ شێوەیە کە پارتە کوردیەکانی ڕۆژەڵات و باکووریش ترسیان لەوە هەیە کە لێک تێگەیشتن یاخود پلانێکی ئاوبەشە بێ لە نێوان ئێران تورکیا بە هەماهەنگی لەگەڵ عێراقا بۆ ئەوەی بە بیانووی بوونی هێزە کوردیەکان لە ناوچە سنووریەکان بە شێوەیەک لە شێوەکان سنوورەکان کۆنتترۆل بکەن و هێزی زیاتر بەرەو سنوورەکان بجوڵێنن. و بە پێ ئەو زانیارێنی کە ئێمە هەمانە تاکو ئێستا پلانەکە قابلە بۆ جێبەجێکردن و ئەگەری هەیە ئێران هێز بجوڵێنێ بەرەو ناوچە سنووریەکان و تەنانەت ترسێک لای بەرپرسانی هەرێمی کوردستانی دروست بووە بەوەی کە بوونی پارتە کوردیەکان لەو سنوورە بکرێتە بیانوویەک تەنانەت بۆ کۆنتترۆلکردنی هەندێک ناوچەی سنووری و بازرگانی نێوان هەرێم و عێراق و وەهێنانی هێزی عێراقی بۆ ئەو ناوچانە. و دیارە بە پێ ئەو زانیارێنەی کە ئێمە هەمانە ئەو پلانەی کە لە ئارادای حکوومەتی عێراق لێی ئاگدارە و ئێرانەکانیش بەڵێنی ئەوەیان داوە کە ئەگەر پلانەکە بخەنە بواری جێبەجێکردنەوە لە ژێر چاودێری عێراقا پلانەکە جێبەجێکەن و عێراقیش بەشەکە بێ لە پلانەکە. بۆیە لە ئێستادا هەرێمی کوردستان و پارتە کوردیەکان بە شێوەیەک لە دڵەڕاوکیەوە چاودێری ئەم جوڵانەکەن و چاوەڕوان لە ڕۆژانی داهاتوو ئەگەرم پلانە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ڕەنگە ئەمان با بڵێن پارتە کوردیەکان لەو ناوچانە ڕوبەڕووی تەحەدای زیاتر ببنەوە و هەرێمی کوردستانیش ڕەنگە دووچاری گرفتی زیاتری هەم ئاسایشی لە ناوچە سنووریەکان و هەم ئابووری و ئەمنی ببێتەوە. بەڵێ زۆر سپاس دڵشاد بۆ زانیاریەکانت هەربژین. سپاس بەش. ژمارە مریین نەقۆبوونە قایغا کاپەنابەران دگرە ئاوا کەیتڕەیە یۆنانستانیدا گەهشت 11 کەسان. دو شەمیە نۆبەدارین گر ئاوانگوت وان تەرمی 6 پەنابەران ڤەدیتنە لە باشووری وێ گر ئاوێ لوێ دەرێ گەمیاک و 95 کەس سوارین وێ بوون شەوا چارشەمبووی نقۆبوو لە ڕۆژە ئەین تەرمی 5 جوانە هادیتن کەش و هەوایە دژوار هەوڵێن ڕزگارکردنی دو شەمی ئالۆزکردنا سوارێن قایغێ پەنابەر بوون پڕانیژی عێراق ئیران و ئەفغانستانی بوون. نۆبەدارین دەف ئاوان دەبێژن لە هەشتمەین یەکەم یەن ئەف ساڵ وانە شیایە 1500 پەنابەران ji دەریایê ڕزگار bikin. û berî çend rojan jî du gemiyên ku swarên wan welatiyên Sûrî bûn dixwestin ji Cezayirê di derya navrast ra xwe bigehînin İspanya di deryayê de niqobûn. Ajansên peyaman radgehînin ku çil xanimên swarên wan gemiyan ji Kubanî bûn. Safaeddîn Qadir ku yek ji kesukarên xwe di wê rûdanê de ji dest daye gote dengê Amerîka zanyarî gehane wan ku nêzîkî 18 terim ji wan hatîne vedîtin ne ji wan
وانە خەڵکی کوبانینە و یەکژی خەلکی سەریکانیەیە چ زانیاریین و ئیرۆ هەنا پەیامبەری دەنگی ئەمریکا محمود باڵی ڕاستەوخواژی کوبانی بمەڕێ محمود دەم باش چ هەیە ئیرۆ لەسەر وێ یان قوربانیین وان گەمیان بله براستی دمکی غمگین از سر خلق کوبانی را در واسطه به کسینگو جیان خوش دستانی مخابل شرط دایا و نجید توباران دایا بجاره لسر یا کوچبریه آگاهی این گومه به دست بستن جه مالبات خودین کسینگو جیان خوش دستانی در دریا سپیده الجميع هانا قولي سوار بني چل کستی دا باید جی 18 تکز جه باجار کوبانینه نه ترمین هاتنی دیتن جو کوبانی هاتن ناسکرن هر وها دگین جی جناوا گمی فلتین جیانا خوش دست ندابون نهال جزائرینه نه ترمین خوردین کوبانی نها ده نخوشخانه این جزائر دانه لبنده کو کس وانا بگرین کوبانی حیان ها و آگاهی تکز جی و نه مالبات دینه هین آگاهی نوان جزارو که فتنانه یعنی بنابا پیدا چارنیفسوان هین ندیاره نه کوبانی هین چارنیفسوان ندیاره لی بگیشتی دوی گمی اگو تقلب بوی 18 کس کوبانی بون جی نه تکز هاتن دیتن در میوان هاتن دیتن نهال جزایری محمود من دخواست اشتا بپرسم که چما گنجین کوبانی رو دکن پنابری لیبری و من دخواست بزانم که داخوازین و گراندنا طرمین وان قربانین خلکی کوبانی و چاوا به یعنی برسوار بریا خواسر جوی ناراچی و هلوستوان چی از جبو و گراندنا طرمان بله نها گلک سدم هنج بو کشبریا تایبت نفس گنج یعنی تمنی خود نابری ام بین 16 17 حیانی 30 سالی اوا ترانیا وان کسان بری خود دن اروپا سدم سرکم بین روش آبوریا خرابه گنها لبیدر که سازی ناو نتوی آلیکاری نتوی جبو هری بتنه و تایبت ده حد سالی داوید جی جبر روش هوایی موسم چاندنی جی نبون او جی روشه که آبوری گلک خراب چیه کرد یاد دیا ام بین روش اولهی خراب بودن بدم وقتی زانین هریم ته تو بارک کرن جالیه ترکیه و هر وها ایریشن جالیه گرسپی و جرابلوسی لحد والین کوبانی چیه به او جی ده لاگو نشینو کوچبر ببه ل وقتی کو خلق بیشتر و او استخدام هر سرکه برضو اف شر سوریه ناخویی گلک دیش کرد او 12 سال نظانه 4 سال باشه محمود دیسان يعني تبر سبب سيارم دايا كم اللي متخصص بزانم كان الربيع خسر شد بيجش بو فقرادنا طرمين قربانيان يكون ديارنا هال الجزائرنا براستی بری گوستبلی برنامه به مدیگیری لگر ربریا کوبانی چکر بود نها ام دتیکلی دانه به حکومت جزایر و هن کسی خیرخواز و سازی نابنتوی گو ام قاربن هم لترمین کسی وندای بگرن هم جی ایهانه گونها دستی وان دال جزایر ام قاربن وان بزیرین کوبانی هر وها هنک سازین جواکا سیویل جی کوبانی هنک پارتی جی هنه او جی هول ددن گو قاربن در میوان کسانان بگیدین کوبانی باشا بهیاوان يعني مالبات بهين خودكن يعني جي وكود بيجن تشكو بيغراد جيكي دا جاميه كدا وانا جانا خوش داس دا يعني داس بيكريا يعني خلقت وكود بيجن حطانا هاجي شاكن كاتش تشوان خلق راحات يعني شي بويا من دخواست بزانم كاني خلق چدي كجبو كسكاري وانا چدي كن يعني مثلا بهياوان تو چكو امجي شاك بونه كو جماركا ومظن خلقي كوباني دي جميع دا دریای دا بين خندقان دن يعني مثلا برسوا خلقي بگشتي يعني جي بهياوان چاتي كرن يعني خلقي وان طيبات مالبات وان او كسنجينجي يعني تانها هند ام بين وكيد الصدمه دانا ام د سوربرايز دانا جو خورتين خوا زاروكين خوا جبر مرني شاندنا اوروبا بو جيانك خطر ببينن بو جيانك باولها ببينن اللي مخابن للسريانجي مرنشي بيت نتني مرن دنا بشر و طيبات مرنگي گوت
زاروکی خود تشینی جیانه که نویه لیت جیانه وانج دستوان دگیریه مخابن هەلبەت وەکو گوێ تەکنویە دەگەلە چەندین ساڵە وەساچێ دەبێت وڵاتین کوشەر تێدا لە عێراقی لە ئەفغانستانی لە یەمەن لە سووریا خەڵک ڕوو دەکەن دەرەوە و گەلک خەڵک دەریایەدا دەگەمیەن و نەکرد هاتیش بۆ ڤاکە هاتنە خەڵکێژ وڵاتێکی بۆ وڵاتێکی دی خەندەقن و گیانی خۆش دەزن گەلکی سوپاس محمود بالی مخابن پامری دەنگی ئەمریکا محمود بالی جی کوبانی بمەڕە بوو سوپاس. دنگ امریکا جافکانی گاپ باوریان و چاو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پزانین و نوچه جیهانه بەڕێبەرایەتەکەی بایدن بیر لە هەنگاوەکان دەکاتەوە بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهاندا. ئەمەش دوای ئەوەی ئۆپێک پڵاس کە پێکاتووە لە وڵاتانی بەرهەمهێنەری نەوت بڕیاریدا لە سەرەتای ئەم هەفتەیەدا بەرهەمهێنانی نەوت کەم بکاتەوە. سەرۆکی نووسینگەی کۆشکی سپی ڕایگەیان کە بەرزکردنەوەی نرخی گاز و بەنزین هەواڵێکی ناخۆشە بۆ سەرۆک جۆ بایدن و دیموکراتەکان لە کاتێکدا هەڵبژاردننی نیوەی خولی سەرۆکایەتی لە مانگی داهاتوودا ساز دەکرێت. گیمتری 5 هفته بریه هلبجارتن نیودمی آمریکایی که دموکراتان هیوی دکن که کنگره بخن بین کنترل آخوه روبریه بایدن ده کنترل کرنا بهاین گازی ده بچکی سرکفتی بو. بهاین هر گالونه جدسپیک آوه سالی زدتر جی $1 کیم بونه تاوی کوشر اوکراینای نرخی پترولی بلند که لعف بری بریارا وی هفته یا اوپک پلاس بو که جمعها به و هلبرینا نفتی به 2 میلیون برمیل روزانه کیم بکه تفگیر که سرک جو بایدن وکی که ماسیگ بناو کر. بهویک بو و املید نرن که چه الترناتیوین ما هنه. دوان آلترناتیفان ده بردانا رژه مزنی نفتا خواج رزرو پترول استراتژیک آمریکا هیه و تی چاوره کرن که سزاین لسر ونزوئلا وره سسکرن دا که ری بده پیدا کرنا نو لبازاری و بانک لکمپانین انرژی دکه جبر که لهمبر بهاین زیده قزنجن رکور بدست دخن. کمپانی انرژی دوی بهای فروتنه کم بکن داگو اوج بو گازا فروتنه به تواهی ددن نشان بدن. کنگرس آمریکی لسر قانون کار دکه که هلبرنر سرکی نفتی عربستان سعودی سرک دفاکتوی اوپک و یک جهوالبند استراتژیک گرینکین واشنگتونی جزا بکه. چاودیر دبیجن که تکلیه بریاده ره جی پترولی ودتره. Whether they look at sort of legal implications. هجا اول انجام قانونی ین کارتلان اوپک دنهرن گمرو چاواوی بشکنه دوید او پر به بالداری بفکرن که تکلیات گل عربستان سعودی به چه آوایی پیش داده چه جبر که امریکا بو عربستان سعودی چکان دابین دکه لوی داره لشکرین امریکی هنه و مجارین دن وکی ایران جی هنه دما کو بلند بونا بهای گاز انفلاسیون نیزی آستا هری بلند یا 40 سالی دگره کو پشتگرک سرکی ده هلبجارتنا نیودما مجداره ده بایدن دا انکتان ده زحمتیان دبینه. Looking back over the last 60 years, we do see that دما عمل 6 سال داوی میزد دکن پارتیا سروککی وکو جو بایدن کو نها رژه پجراندنا 40 جسدی ورگرتیه تجاری ده هلبجارتنا که نیودم ده بهترین ها کرسی به دست نخستنه ده راستیه ده وی قاسی 30 کرسی وندا کرنه. قصراسفی پشراس نکر که اول سر قدخه کرنا هنارده کرنا گازا آمریکی ده فکره که پیوانه که پیشسازی نفتی دبیجه دی بازار انرژی ین جهانی تیک ببه. جبو پس ویدا کشوارا روکن اشک دنگ امریکا واشنگتن. ده گوتارا شویدی دستروکی اوکراینیا ولادیمیر زلنسکی به آوایکی جدا بحثی پیامن روژا شمی کرد. زلنسکی گوت لأوکراینیا کشو هوا رونی و گرم بو بری کو بیجا مخابن لکریمیا عور بو. وی گوت داگر کرده ما دلیوه بده سوان دکوه در رفن. سروکی اوکراینیا گوت جی کو هیزن ولاتیوی لدنباس جهن خواد دگرن بتایبتی لدورن کو برف باخومود دچن. زلنسکی
پیروزباهی لە پارێزەرین ئوکراینی کرد بە هەلکەفتە ڕۆژە وان یا نیشتیمانی. هەر سەبارەت بە ئوکرانی ئەمڕۆ یەکشەمە پارێزگاری ناوچەکە ڕایگەیاند لە ئەنجامی هێرشی موشکی بۆ سەر شاری زاپۆریژیا لە باشووری ڕۆژهەڵاتی ئوکرانیا 12 کەس کوژان و 49 کەسیش بریندار بوون کە 6یان منداڵن. ئۆلێکساندەر سترۆخ پارێزگاری یاریێمی زاپۆریژیا ڕایگەیاند بەهۆی ئەو 12 هێرشە موشکیی رووسیاوە بەشێکی باڵەخانەیەکی نۆنوهەمی وێران بووە. 5 بینای دیکەی نیشتەجێبوون زیانی زۆریان بەرکەوتوە و ژمارەیەکی دیکەش زیانیان بەرکەوتووە. ئۆلێکساندەر سترۆخ لە تەلێگرام دەڵێت ڕەنگە خەڵکی زیاتر لەژێر دار و پەردووی ئەو بینایانەدا گیریان خوارد بێت. هەڵمەتەکانی ڕزگارکردن بەردەوامە. لەو ماوەیەدا 8 کەس ڕزگارکران. پێشتر ئەنەدۆڵی کۆرتێف بەرپرسی شارەکە ڕایگەیاند بوو بەهۆی کەوتنە خوارەوەی موشکەکان لە نێو کۆمەڵێک باڵەخانەی هاوڵاتیان لایەنی کەم 7 کەس کوژراون. لێ دەمەکی راپۆرتن نەپشت ڕاستکردی هەنە کو شەمەندەفڕەکە رووسی یا ئاژانسا وەیە ناوکی بەرەف ئۆکرانیا بڕێوە دیچە کۆشکاسپی دەبێژە چ نیشانینن کو رووسیا ئامادەکاریان ji بۆ بەکارهێنانە چەکێ ناوکی لە دژی ئۆکرانیا دکە. شارەزای ناوکی دەبێژنە دەنگی ئەمریکا ئەگەر رووسیا چەکێ ناوکی بەرەف سنوورên ئۆکرانیا ببە ئەمریکا وێ پێ بزانە وێ پێ بحسە. ئەڤا مەژارە vê راپۆرتە دەنگی ئەمریکایە. رووسیا گەورەترین جبەخانەی چەکی ناوکی لە جیهاندا هەیە. شارێزایان دەڵێن دەهێندەی زیاتر لە ئەمریکا چەکی ناوکی تاکتیکی هەیە. لە مانگی 2018دا ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا کۆمەڵێک چەکی نوێی ئاشکرا کرد و ڕایگەیاند کە دەتوانن نزیکەی هەر خاڵێک لە جیهان بپێکن بێ ئەوەی ڕێگریان لێ بکرێت. پوتین کە لە ئێستادا دووچاری زیانی سەربازی لە ئوکرانیا بۆتەوە هەڕەشەی کردووە کە هەر ئامرازێکی بەردەستی بۆ بەرگریکردن لە رووسیا بەکاردەهێنێت. ڕۆژی سێشەمەش کۆشکی سپی وەڵامی ئەو هەواڵانەی دایەوە کە پشتڕاست نەکراونەتەوە. باس لەوە دەکەن ڕەنگە رووسیا چەکی ئەتۆمی بەرەو سنوورەکانی لەگەڵ ئۆکرانیا بگوازێتەوە. ئێمە لێرەدا هەر چەکێکی ئەتۆمی و یا ناوکی زۆر بەجددی وەردەگرین، بەڵام دەمەوێت بڵێم کە هیچ هۆکارێکمان نەبینیوە تا دۆخی ئەتۆمی استراتیژی خۆمان بگۆڕین و هەروەها نیشانێکیشمان لە بەردەستانیە سەبارەت بەوەی کە رووسیا بەم زوانە خۆی بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆمی ئامادە دەکات. لە بەرامبەر زیانە لشکریەکانی رووسیا کۆکردنەوەی سەربازی ڕاگەیاندووە کە بۆتە هۆی ئەوەی سەدان هەزار رووسی لە وڵاتەکەدا هەڵبێن. میچل وارشتاین پسپۆری ئاسایشی نیشتیمانی لەبارەی بەکارهێنانی پوتین بۆ چەکی ئۆتۆمیەوە دەڵێت. ئەمە دەبێتە هۆی بەزاندنی هێڵێکی سوور کە هیچ وڵاتێک لە دوای جەنگی جیهانی دووەمەوە نەیبڕیوە. نیگەرانیەکەش ئەوەیە کە بەو پێی تا دێت گۆشەگیر دەبێت و بۆی دەردەکەوێت کە بژاردەی سنوورداری هەیە کە ڕەنگە هەوڵی بەکارهێنانی چەکێکی ئەتۆمی تاکتیکی بچووک بدات. ڕەنگە زۆر بچووکتر لەوانەی کە لە هیروشیما و ناکازاکی بەکارهێنراون بۆ ئەوەی لە بنەڕەتدایان هەوڵی لەناوبردننی ڕژێمی ئۆکرانیا لە کێف بدات یان بە سادەی بڵێن سیرکە ئەمەیە کە دەتوانم بیکەم. هەروەها پۆسپۆرانی دیکەش نیگەرانن. لەوانە جیمس ئاکتنی هاوبەڕێوبەری بەرنامەی ڕێبازی ئەتۆمی لە دەستگای کارنگی بۆ ئاشتینەوە دەڵێتی. پێم وایە ئەگەرم شەڕا بۆ پۆتین با ڕاستێکی زۆر خراپ تابڕوە داگە ڕۆبەڕووی شکستێکی سەربازی کارەسەدبار بێتەوە ئەگەر دەستگرتنی بەدەسەڵاتەکەی لە مەترسیدا بێت ئەگەر ئاهوری رووسیا لە لێواری داڕماندا دەربکەوێت ئەوە پێم وایە ئەگەری بەکارهێنانی رووسیا بۆ چەکی ئەتۆمی بەدوور نازانێت لەگەڵەوەی پێم وانی ئەوە ڕوودات بەڵام لەو باوەڕەدەم بە دڵنیاییەوە ئێستا زیاترێک لە هەر کاتێکی تر لە دوای کۆتاییاتنی جەنگی ساردەوە ئەوە ڕوودات. ئاکتن دەڵێت پێی وایە سەرەڕای خۆ هەڵکێشانەکەی پوتین بەڵام پێیوانیە بتوانێت لە شەڕی ئۆکرانیادا کەڵک لە بەکارهێنانی چەکی ئەتۆمی وەربگرێت. ئامانجەوەی ئۆکرانیا و پشتیوانە ڕۆژاوایەکانی بەتایبەتی ئەمریکا بترسێنێت کارڕەشەی پەرسەندنی زیاتر دەکەن هەڕەشەی تەنانەت خراپتر هەموو شەڕێکی ئەتۆمی دەتوانێت بیان ترسێنێت بەرەو پاشەکشەکردن داواکردنی ئاشتی بۆ دانەواندن کە ڕێگەیەکی دەرباسبوون بێت بۆ پوتین تا شەرمەزار نەبێت. سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زلنسکی دەڵێت هێزەکانیان دەستکەوتی خێرایان بەدەستهێناوە دەیان گوندیان لە ڕۆژهەڵات و باشووری ئۆکرانیا گرتوتەوە. وەزارەتی بەرگری رووسیا دانی بەوە داناوە کە هێزەکانی رووسیا لە بەرامبەر هێڕشی بەرپەشدانەوەی ئۆکرانیا پاشەکشیان کردووە. شارەزایانی بواری ئەتۆمی بەدڵنی ئەمریکایان وتووە ئەگەر پوتین چەکی ئەتۆمی لە ئۆکرانیا نزیک بکردایەوە ئەوە ئەمریکا پێی دەزانی. شایان پاشا بۆ راپۆرتی سندی سین دڵنی ئەمریکا.
دوشەمێ سپیس ئەکس لە کەیپ کانەڤەڕاڵ لە ویلایەتە فلۆریدا گەمیەک هەنارد ئەسمانان بە دوو سەتەلایتین پەیوەندیانڤە. سەتەلایتین ئەنتل سات گەلەکسی سیهوسێ و گەلەکسی سیهوچار ژێهێ لە فالکۆ نەڤە هات هەنارتنیان ڕەوانەکردن ji بۆ ڤالاهیان ئەسمانان گەلەکسی سیهوسێ لێبەرە دەست بە خزمەتین خوا بکات لە مەهابێ مەها 11 ji بۆ دەڤەرین سەرانسەری ئەمریکا و هەروەسا گەلەکسی سیهوچار لێ جێهێ گەلەکسی 12 بکرێت لە داویە 2022 ئاس و تدبینی یانی دەرکەتنا وێ موشەکیان وێ سەتەلایتە ئەسمانی ڕۆناهی لە هەرێمێ دیکان لە فلۆریدا لە دەمێکی ڕۆژ ئاوا دەفەرتە ئەسمانان. بەڵێ هاوکات ئەو گەلەکسیانە گرنگی ئەوەی هەیە کە ئەتوانن ئەنتەرنێت دابینکەن بۆ زۆرێک لە وڵاتانی جیهان. هەتا بەرنامە سەباهی کورتکونەش دگەینێک هەر شاد و بەختەوەربن و خۆدا حافیز. هەر شاد بن بەنیازی دیدار.